ئەنجومەنی پارێزگای کەرکووک 23 واژووی ئەندامانی ڕەوانەی وەزارەتی پلاندانانی عێراق کرد تا ڕێگە بدات ڕاکان جبووری دەستکراوە بێت لە سەرفکردنی بڕی 430 ملیار دیناری عێراقی کە بودجەی ئەم ساڵی شارەکەیە. وەک سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت، ڕاکان سەعید لە ژێر چاودێری ئەنجومەن دەبێت بۆ ئەوەی ڕێگر بن لە بەهەدەردانی بودجەی شارەکە. خۆی لە سڵبی ئیشی ئەنجومەنی پارێزگاکان هەمووی بەگشتی و ئەنجومەنی پارێزگای خۆشمان یەکەم ئیشی ئێمە ئەوەیە کە ئەم پرۆژانی کە لە کەرکووکدا ئەکرێ لەژێر چاودێری یعنی متابعە و مراقبەی مەجلیسا بێ لە هەمان کات ئیشەکارەکانی محافظە و ئەو دایرانی کە تابعشن بە ئەو عینن لەژێر متابعە و مراقبەیە بێ. ئیتر بۆیە کە ئیطلاقی ئەو پارەیەکە و پارەکە بگرێتە کەرکووک ئێمە پیانمان وتووە کە دەسەکەن بە پرۆژەکە یەکێک لەو خاڵانەی کە بڵین لەسەر پرۆژەکە تەمان خۆی دوو پرۆژە بوو تەشغیلی و خوتەی عام. خوتەی تەشغیلەکە 16 خاڵ بەردوو لیژنەکە 16 خاڵمان نووسیە، خوتەی عامەکەش 128 خاڵ نووسراوە. ئەمانە ئەبێ جێبەجێ بکرێت. لە ضمنی ئەو خاڵانە چیە؟ ئەبێ لەژێر چاودێری ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێ لە کاتی دەستپێکردن بە پرۆژەکان ئەبێ ئاگادارمان بکەنەوە، لە کاتای کۆتای هاتن ئەبێ ئاگادارمان بکەنەوە مەبلەغی تێچوو چنێکە ئەبێ پێمان بوترێ. لە کۆتایی ساڵی 2013 تا ئێستا بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و بەشێکی زۆر لە بودجەی پترۆدۆلار نەهاتۆتە شارەکە. هەر بۆیە زۆربەی پرۆژە خزمەتگوزاریەکان پەکیان کەوتووە. سەرۆکی شارەوانی کەرکووک ئاماژە بەو پرۆژانە دەکات کە بڕیارە لە چوارچێوەی بودجە زەبەلاحەکەی کەرکووک جێبەجێیان بکەن. ئێستا ئێمەش چاوەڕێمان ئیتر بزانین چەندێ پارە من بە نسبەتی شارەوانیەوە قسەت بۆکەم چاوەڕێمان بزانین چەندێ پارەمانە دەنێ تامان هەچەندە زیاترمان دەنێ باشترە بۆ خزمەتگوزاری خۆتە زانی شارەوانی مؤسسەیەکی خەدەمیە، یعنی لە هەموو من تەوەقعشەکەم ینی لە هەموو دایرەکان زیاتر پارەمانە دەنێ. ئیتر ئەگە بکرێ ئەمە دەست بکەینە جێبەجێکردنی ئەم پرۆژانە، ینی چەند جۆرە پرۆژەیەکە بۆ نمونە پلانی ئەمە زۆرمان ناردووە بەسبەت ینی مەبلەغێکی خەیاڵیمان ناردووە، بەڵام ئەوان تەوزیع ئەکرێ ینی هەر هەمووی نادەنە شارەوانی لەبەرەوە بەشێک لەو پرۆژانە هەڵبژێرێک ئێمە ناردوومانە. لەبەرەوە جەمە پرۆژەکانیشمان بریتیە لە تەواوکردنی جادەی مەنتقە سەکەنیەکان، هەروەها هەنێ جادەی تازەی ڕئیسی تایە، ئیکسای هەنێ جادەی متەزەرری تایە، چەند حەدیقەیەکی تایە، تەطویری هەنێ جادە و شۆست و جەزەی ناوەڕاستی تایە. نانی بەڕاستی شارەکە پێوە دیارە بێگە دەست بکەنەوە پرۆژانە هەمووی پرۆژەی پێویستن، هەمووی خۆتەزانی چەند ساڵێکیش نەکراوە. هەرچەندە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆی 600 پرۆژە لە پلانەکەی ئیدارەی کەرکووک 157 تێبینی لەسەری هەیە، بەڵام بۆ ئەوی پلانەکە بەسەر ئەنجومەندا تێنەپەڕێت و نەگەڕێتەوە بەغداد، ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە واژووی 23 ئەندام پلانەکەی تێپەڕاند تا بتوانێت چاودێری ئەو پرۆژانە بکات کە لە چوارچێوەی پلانەکەی ئیدارەی کەرکووکدایە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.